ڕێژەی ئاو لە دەڤەری سلێمانی و دەوروبەری بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و بەشێک لە سەرچاوەکان وشک بوون یا خوداستیاوەکانیان زۆر دابەزیوە. بەنداوی دووکان یەکێکە لەو سەرچاوانە. بەڕێوەبەری بەنداوەکە کەمی ڕێژەی بارانبارین بە هۆکارێکی سەرەکی دابەزینی ئاستی ئاوی بەنداوەکە دەزانێت. بەهۆی ئەو کلایمێت چێنجەوە کە دروست بووە وای لێ هاتووە ساڵانە بڕی بارانبارین بەپی پێویست نابارێ. بەنداوی دوکان و دەریاچەی دوکانیش زۆر ئاعتیمادی سەرەکی لەسەر بڕی بارانبارینە. بارانبارینی ئەو ناوچانەی پشتەوەی دەریاچەکە کاتێکە باران دەبارێ هەموو بارانەکان کۆ دەبێتەوە دێتە ناو دەریاچەکەەوە. گەر بارانبارینەکە بەپی پێویست نەبوو کاتە بڕی پێویست نایەتە ناو دەریاچەکەەوە. بەنداوی دوکان ئێمە ئەم ساڵ ئەمە دووەم ساڵی وشکە ساڵێک کە لە بەنداوی دوکاندا کەوا تێبینیمان کردو. کەمبوونەوەی ئاوی بەنداوەکە لە کاتێکدایە دووکان وەک سەرچاوی سەرەکی دابینکردنی ئاو بۆ شاری سلێمانی و چەند ناوچەیەکی تر دادەنرێت کە کۆی گشتی دانیشتوانیان بە 3 ملیۆن کەس مەزەندە دەکرێت. بەڕێوەبەری بەنداوەکە ئاماژە بۆ دەکات سەرەڕای هەبوونی پلانی استراتیژی بۆ دەستگرتن بە ئاوی بەنداوەکە، بەڵام هێشتا پێویستە زیاتر پارێزگاری لە بەفیڕۆنەدانی ئاو بکرێت. سود لە بەنداوی دوکان وەردەگیرێکەوە بۆ کشت و کاڵ و ئەوانە لێرەشەوە هەتا ناوچەی کەرکووک چەندین شوێنی تر سوودی لێوە دەگیرێ بۆ کشت و کاڵ، بەڵام کشت و کاڵەکان لەو ساڵی وشکە ساڵیانەدا بە پێویست ناتوانرێت بکرێت. استراتیجی ئەمەوێ لە ناو دەریاچەکەدا تا بکرێت ئاو بە فیڕۆ نەدەین، تا بکرێت ئاو بە بڕی پێویست بەردەینەوەکەوە هەر چۆنێک بێ پێداویستەکانی خواروی بەنداوەکە دابین بکەین. ئاوی خواردنەوەی ئەو شوێنانی کە باسم کە نزیکی 3 ملیۆن کەس لە خواروی بەنداوەکەدا ئاو لە بەنداوی دوکانە وەردەگیرێت. ڕێژەی بارانبارین لە ئەم ساڵدا هاوشێوەی ساڵی ڕابردوو بە نزیکەی 300 میلیمەتر بووە. ئەوەی جێگەی نیگەرانی شارەزایانە نەتوانراوە سوود لەو ئاو وەربگیرێت و بپارێزرێت و بەشێکی زۆری هاوڵاتیان بۆ دەستخستنی ئاو پەنایان بردوتە بەر لێدانی بیر. بە جۆرێک بەپێی زانیاریەکان لە سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 12,000 بیری مۆڵەت پێدراو هەیە. ئەمە بەدەر لەوەی هەزاران بیری بێمۆڵەتیشەن کە هۆکارێکی سەرەکیین بۆ دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی. وێڕای وشکبوون و کەمبوونەوەی سەرچاوە ئاویەکانی سەرزەوی شارەزایان مەترسیە گەورەکە لە دابەزینی ئاستی ئاوی ژێرزەویدا دەبیننەوە کە بەدەر لە هۆکارە سروشتیەکان هۆکارە مرۆییەکانیش کاریگەری گەورەیان لەسەر دابەزینی ئاستەکەی هەیە. بۆیە پێیان وایە پێویستە حکوومەت پلانی استراتیژی و کورتماوەی هەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکە. دیارەی دابەزینی ئاوی ژێرزەوی دوو لایەنیە، لایەنێکیان سروشتی، لایەنێکیشیان ئەمرۆییە. لەلایەن حکوومەتیشەوە پلانی تۆکمە و جددی نەبووە بۆ ئەوەی ئاوی پێویست دابینکا بۆ هاوڵاتیان. ئەمە ژوای کردو هاوڵاتیان بە شێوەیەکی زیاتر پشت ببەستن بە بیرەکانیان. حکوومەت وەکو پلان پێویستە پلانی کاتی هەبێ و درێژخایانی شێبێ. یەکەم تەوعی خەڵکە چۆن ئاو بەکارهێن، دووهەم بڕی ئاوی پێویست ئاعتیمادی هەبێت لەسەر ئاوی سەرزەوی نەک ئاوی ژێرزەوی بۆ دابینکردن. لە ڕووی پلانی استراتیژیشەوە حکوومەت دەبێ پشت ببەستێ بۆ ئەوەی کە ساڵانە ئێمە بڕێکی کەم دابارینمان نییە بەڕاستی. بەس ئێمە ساڵانە نزیکی 45 میلیارد مەتر مکعب ئاومان بۆ دیێ و ئاو بۆ کوێچی. ئەگەر حکوومەت پلانی هەبێ و خەزنی بکات لە هەر لە ڕێین وەتەر هاروێستین واتە درێنێ ئەو ئاوی بارانە بکات ئەدرا لە بەنداوی گەورەدا یاخۆ لە پۆندی بچووکدا بێت بۆی کەمترین جەرەیانی هەبێ. بۆ ڕوبەڕووبوونەوەی کێشەکە پێویستی بە هەنگاوی جددی و بەپەلە هەیە بەر لەوەی قەیرانی گەورەی لێ بکەوێتەوە و کارەساتی مرۆیی دروست ببێت لە ناوچەکەدا. سنوورکەری دەنگی ئەمریکا، سلێمانی.